دەچۆڵ و سێبەر بوو کاتی بەیانی ڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕوانی وەی ئەمڕوانی چیەکرم گیان ئەڵم شۆرباکە بۆ دڵ بوو ئەرێ وەڵڵاهی زۆر بەدڵم بوو دەرەجەیەک ئەکن بەشی گیانێ بێ ئەوە چی خێر وەڵڵاهی بروسکێک دەستگەم یەکسەر ئەست چۆنە چی وای بۆ دەوام چابوومەوە ئەیدە باشە ئەڵم تو ڕاوسە زادە چۆڵ و سێبەر بوو کاتی بەیانی تو ڕاوستە ئەمە شەرمەنی خوشکم لە ئەڵەمانی هێناوێتی بۆ سکێشە بۆ قاجێشە بۆ مەعیدە بۆ هەموو شتێک ئازار چاکات و تو بخۆ نەنەی خۆی تۆ دەمێ بکەرەوانێ دڵی منە شکێنی ئێستا چاکە بیتۆ ئێستا چاکە بیتۆ ئەمن ڕۆیشتم دێ باشە بەخێر دەیخوا حافیزی بێ بەس نەڵێ حەبەکەم خواردووە بەرێوە لە خواردم دۆ کورکاکە تۆ چۆن لە خۆتۆ حەبە خۆی حەبەکە خواردم و تەوا بڕ کورە بابە چۆن حەبێکە و تەواو ئەی تو چۆنە بێ برسی دکتۆر حەبە خۆی عایلێکی مسەقف و ناودار ڕۆشنبیری وەگەوە چۆن بێ ڕێنمایی دکتۆر حەبە خۆن عایلەی مسەقفی قەینا بەس خۆ بە حەبە چی متەخەلیف کورە بابە مەسەلە متەخەلیفی نییە تۆ چۆن بێ پرسی دکتۆر حەبە خۆی تۆ خۆت بینیوە تۆ چما کورە ڕەنگ بردووت لێ نیشتووە هەی هەی چی وەرە سی خۆت کە ئەوە حاڵە تۆی تێ شتەکەم لێنێ کورە چۆنەیە لەم شتت لێ بێ هەر خۆم فریاتەکەوم دەمت بکەرەوە لۆ دەم بکەرەوە پرسیار مەکە عیبم نییە کاکەم هیچ عیبم نییە کورە کاکە گیان عیلاج دەکەم عیلاجەوە بەڕاستە تۆ هیچ عیبم نییە کاکە بڕێک مایدەم دێشا لە ماڵی حەبەکەم خواردەوە حەبی چیت خوارد ناشە حەبەسێ گۆشەکەت خوارد بێ نا خڕەکەم خۆ خڕەکەت خوارد ئالۆ کورە تۆ چۆن حەبی خڕە خۆی لە خۆتەوە ئەو حەبە قوڕی کرد زۆر کەسە کاکە ئیستا عیبم نییە دەوازم لێ بینە چی ینی سیقەت بە من نییە مەسەلە سیقەنیە کاکە مەسەلە سیقەنیە بەس نامێ حەبیب کورە کاکە گیان ئەوە حەب نییە ئەوە ڤیتامینە مێردی پورەکەم دکتۆرە ڕۆژی دوان لەوە ئەخوا ئەڵێ تۆپە ئێگورە کاکە مێردی پورت نەخۆش ئەمە چڕبتم بە مێردی پورت کورە بابە گیان نەخۆشی چی ئەو بۆ خۆی دکتۆرە ڕۆژی سێ چوار حەبە خوار ڕەنگی ئەڵێ گوڵە گوڵ ئەتوو دەمت بکەرەوە دەی ئەوە ئاوەش بگرە دەی ئەوە ڤیتامینە بەس بیخوابیتە تۆپ بەسەر دار و دیوارە بازە دەی ئەوە بەڕاستە دەی دەمت کەرەوە دەمت کەرەوە دەی دەی ئاوەکەی پیاکە ئێستا چۆنی ئیشم زۆرە با بڕۆم ئەرچی ئەمڕۆ بەخرە بەیانی ئەمە چییە؟ ئەڵێ پورزە ئەمیتا بابەجانی خۆی مامۆستاەوە سرم دێشی لە باندێ ڕۆڵە ئێرە دایریە چۆن شتی وابێ خۆکەی بەلای مەدیر عامە و ئاوە ئێستا موفەتیشێ بێ من چیم پێڵێ مامۆستا ئێستا دەچم لە غرفەی خۆم لێ دەکەمەوە ئەی بۆ یەکەم جار لێو نەکردو ئەنجابی بوو ئێرە سرم دێشە مامۆستا ئێ باشە ڕۆڵە حەبێکی بخواردە دوانێ بخواردە بۆی ئازارەکە و پشکێ خواردم قڵەکەم لە ماڵێ خوارد قلش تازە لێرە وەرم گرت ڕۆڵە ئەو حەبانەی تۆ خواردوتە بە کەڵک نایە یەک حەبم بۆ هاتووە لە ئەڵمانیاوە هەر حەزەکەی بیخۆی ناگەی تەودی دەرگاکە ئازارەکە و شکاوە نە قورباندەم مامۆستاوە لێ هاتم ئەوە ئیشەکانمان تەواو کردیە چاوەڕێ ئەمری وەزارەت وەرە بۆ لای من مدیرم ئەبێ بە قسەی من بکەیت مامۆستا مدیر چڕەبتی هەیە بە حەب خواردن هەیەی دە تۆ وەرە سپاس دەکەم مامۆستا حەبم خواردیان نامێ وەرە دە وەرە کاکە وەرە بۆ لای خۆ وەرە ئێرە وەرە دەی سەو ئازارە بۆ نەیاڵم وەرە دەمە بکەرەوە جوان مامۆستا بەخوا حەبی ناوی و حەبم خواردیە دەمە نەکەی تۆ عقاب تێم دەبیکەرە دەی ناستە خوارێ مامۆستا ئەو بخۆ ئێستا چۆنی چاولیت یەکسەر فەرقە کرد ئەو لەچکەشی لێکەی تۆ ئەوانە و بینم لە دایرەکە دەبڕدەی لەم لاوە ڕۆڵە لەم لاوە تەوالێتەکەیە ئالەوێەوە دەبڕدەی بەخێر نیت و چاو تخوا ئەمە مۆزەفە
کاگە کڕم چۆنی والله کوی بلێ وها خراپ وەزعی باش نییە خێر وەزعم تەواو نییە مام نیعمەت لە کێ وا لاتووە والله لەو ڕۆژ سبەینی ڕە عادێ و سینەم بۆ بگرە یعنی هەز بە چیەکەیت والله جێژم جێش گێژیت ئەی غازاتم نییە زاروبار جاروبار ئەی شەو کە ئەخەویت هەز ناکەی بێتاقەتی با تەنگە نەفەسیش دەبم خەوی ناخۆشی ژەبینی ئەرێ والله زۆر زار لەسەر پشتی ئەسپی بەردەبمەوە وا مەڵێ یەک دەقە بزانم جمگەکانە ئازاری هەیە یەقیت ئەی ئەم لە زیاترە من باڵە یەقیت زۆردا ئەم لە یعنی یەقیت یەک دەقە سدەکەی مام نیعمەت یەک دەقە بە قوربان فەحستەکەم لە تۆرە پێشە خۆ ناو خۆم ئێرە ئای هەوە دێشی دۆزیمەوە چییە دۆزیمەوە تۆ ناوکێ کەوتووە بەڕاست وەڵڵا حیلات دوام کۆ بۆ ژوورەکەی خۆم چ بکەن لە ژووری تو بابە ناوکە بۆ هێنمەوە تو بۆ ترسی مۆزەفە چ لەگە خۆم نینم وەزەفی بچی بۆ خەڵک بزانێمە خەریکی چین خەریشتین بە هەر خەبەرەکی مدیری بدەم دەیەک جای بڕۆ زەمانیە بکە بابە مدیر بۆ بزانێ من ناو کتێنمە لە ژوورەکەی خۆمە ئێدی ئەو سری چ لێ بکەم ئێدە ڕۆژی سەڵ چاو بۆ هێنم با تۆ چای بێنی بۆ ژوورەکەم دەبێن کاکا من مدیر شعبەکی گەورە و گران ئەخە کو دەبی سری فەڕاشم لە دەستبی وەرە جا بڕۆ پێشم کەوە یاڵە دەی وەڵڵا هێنا ئەو هەرراوە ساوی دەوەرە خوایە تووشی چاتم وەرە کاگە کڕم ڕەحمەت لەبێ ئێستا عیلاج دەکەم یەکسەر ڕاکشێ یەکسەر ڕاکشێ بەس نییەوە ئەخر زەلام بە سینێەوە ڕاکشاوە ئەمڕۆ ئەم سینێ لێوە کۆڵیشێ دەرەوە دای نییە ئاها دە ئینجا یەکسەر ڕاکشێ ئەخر دەزانم بەس یعنی چادە بمەوە ئای بە زەمان گرنتی من باپیرە گەورم پێوتمەی و الطب الشعبي يعني طبي محلبي هي يلا محلبي محلي باوركم لسمين السيحة ونقواردت سانا بويما إبراز أنا كم تقول لخوته حبوا أخوي العلاج الطبيعي يعني علاجي شروستي هي سروشتي دەرێم ئێستا ڕابکشێم یعنی یەکێک لە غافڵەتی بێتە ژۆرێت سپام پێ دەرێ خەمە نەبێت دەرگام قەپات کردو بە کلیلیش دام خستووە ئێستا پەردەکانیش قەپاتەکەم بەو قورحانەی دەست بۆ پەردەی بەێم ڕاز دەڕۆم سبب حەز ناکەم و تەواو بڕە دەباش دەڕاکشی یەکسەر ديدي راكش دي ها رحمة الله بابت وتأزارك عليه زور بسيطة ئۆی أما أو ئۆی أما أو بلمك هيج بلمك شاش معنا قولي النشوة خو بقرا خو طنكة ئۆی أما ياك ئای أما دو سيمي أنتو زي بقوت خو بقرا ئەبرز پوشت عادي هستا دستن بريا دي هستا كيتو أشتر بيت یەقیت قرميك بلاش تاهات ئەرێ والله هەز دەکەم ئێستا لە ناو حەمامی بوخاریمە زۆر مهمە ئەساین چۆن کە چیتو بۆ ماڵەوە ئێوە شافتان هەیە لە ماڵەوە نا والله سدەکات لە ماڵمە بەس هیچ مشکلە نیە دەکڕم ئەدێ باشە دوانی دەبڵ بکڕە لۆچ قەوما هێزوقل ئەخ دەئیشەکەوە بە قوربانە بم لە دوای دوانزەی شەو پێشەوەی بخەویت بە براژمڕی پێ هەڵگریتر بەیانی هەڵەسی ساڵ باش توڵم برە دەی تۆ زەخیرە دەی یاڵا هی ئەکڕم دەی سەر چاوەکەم دەبرە خواهبیت وەرە ئەکرەمە گێش وەرە پێڵاوەکانە خاوی من دوو جوول لە پێکەم دەبرە ئەرێ من چیم ئەوە چییە و هەموو خیبرەیە وەیەکرم تۆ ببری من چی بکەم بێ پول و پارە ڕوو بکەمە کوێ بێلا نەخۆم باجی زارا کەچێ هەرمێ وای
یارمێ وەرە بەلامەوە بزانە چیم لێ قەوما باجی زارا ئەزانی لە کوێ گوێم لە دەنگە بوو یارمێ وای وای یارمێ وای لە من قەوما وای یاخوا لە کەس نەقەومێ باجی زارا خوانەکە تۆ بۆ واکەی بۆ خاتری خوا بەخوا ئیشەڵڵا چاکە بێ بۆچی وا دڵی خۆ سەخڵەت کردووە هەربێ ئەکرەم نەبا بەمرێ ئەکرەم ببڕۆ پیاوە جوانەکە بڕۆ خوانەکە دە تۆ قسەی باش بکە دوعای خێری بۆ بکە ئیشەڵڵا باشە بێ بەس وەڵی شتێک هەیە نازانم چۆن پێتی بڵێم چیە هادی پێم بڵێ چییە ئەزانی چێتی چیەتی ئەوە ماڵەکە دەوەرە دە دواوە بڕ تۆ بۆ پێشم نەکەویە دیوتە فەڕاش پێشمە دیر بکەوێ خۆمە دایرە نییە دەبڕۆ وای هەرمێ ڕەفیقەکانی هاتن مدیرەکەیەتی یاخوا بەقێر بێن سەر چاو بەشکەم چاوێکی بێ بکێ چاوی هەڵێنێ فەرمووە لە ژوورێوەری براژن ناوی خوا بێنە خوا دەردیاوە و دەرمانی ژەیە وەڵی قوتما عیلاجەکەی لای منە ئەمە چی عیلاجەکەی بێنێ بەیانی نییە براژن دوو خیار چەمەری بۆ بتوێنەرەوانێ نەختی ڕشکە و شمڵی یەک سوراحی بەناشتا بیێرێ ئەلەمی نامێنێ کەی بایی ئەوانە ماوە ئەسە و مەساجە هەیە منیپاڵیانە بۆ دەکەن ئەو کەن بە مێوەڕۆن کورە کاکە عیب و شوورەی مەساجێکی بۆ خاتری و خاوەکەی لە ڕێکیەوەیە ماوەتەوە عیلاجەکەی لای منە یەک کەڵە شاخی بۆ بکەن براژن عیبی نامێنێ بەخواجی بۆ بگرێ من بۆ یەکەم بەخوا بەس من نەزانم ئەمە کێشەکەی چییە چییە؟ ئەوە جنی هەیە براژن بە یارمەتی جەنابە من لە دایرە ئیجتیماع بەیە بێ بڕۆم وەڵی من ئیجتیماعم نییە شەمبیلا من چاکەم لەسەر تەباخێ نەمکوژە گڕ بگرێ ئەمە عقوبە مەبە وەڵا عقوبوونە ئەم لێرە وڵای براژن من ئەوە فایلم بەجێشتۆ لە دایرە بێ بسمەوە تەواوی کەم زۆر لەسەر مەکەوێن وەڵی وانێ براژن ئەمە لە کاتی داوامە هەر ئیش ناکات جانە خوازارە دوای دەوام لە کەسمان ناڕوین لەبەرجێی مەیەڵن ئەڵیم هەرمێ گیان عیلاجەکەی لای کێیە چارەسەری ئەمە تەنها لای سوبحێفەنیە باشە ڕۆڵە هەڵە تۆ ناڵێم ئەو کچاڵێم سوبحێفەنی لەکوێیە یەکێکتان لەگەڵم وەرن ئەچن ئەیهێنین جەنابی مدیر لەگەڵتایە من چۆنە بێ بێشی یەکێکتان بچنیا تو یا سامان ئەخە من فەڕاشم وا داوای چایەکە ئێ منیش مدیرە چا ناخۆم سامانجان تۆ لەگەڵ یا بچۆ چی مەسرەفیشی تێچوو عایدی منە باشە باشە بەسەر چاخ قوربان بۆ مەسرفەکەی عایدی تۆ بێت وەستی بەتاڵی مەتاڵم پێ ئەدەمێت کامەتان نەخۆشەکەیە ئەوە تا لە ژوورەوەیە باشە ئەڵم قوربان تۆ بڵێ باش بێ ئیشەڵڵا بێدەنگ ئەوە ئیشی تۆ نییە نەجوڵێنەوە بۆکوێ دوام مەکەون گومانی جنی لێ یەکەم تێگەشتن ئەگەر جنی تیاابێ بێنە ژوورەوە چێتە گیانی ئێوە وی بەخوام نەترسم دەرچۆ وەرە بردم دەرچۆ لە جەندی ئای دەی ئای یاڵا ئای بە ذاتی خوا دەنگ نەما وابزان بەخوا کوشتی کورە من ئەزانم ئەمە کێیە دەوز بە دەمشکێ و چێ قسەیەکەی ئەوە تەواو جنەکەم ڕاونە بەڵام دوو جەلسەی کە ببێمەوە سەری لێ بم بۆی زۆر باش بێ ئەکرەم کوڕا ئەکرەم نانای شەڵا نامرێ براژن گیان هیچ خەفەت مەخۆ خوا گەورەیە شفالای خۆیە بەڵام کاکەمە عیلاجەکەی لای دکتۆرە برام ئەمە دکتۆر نەبێ کەس عیلاجی ناکە دکتۆرێکی عێراقی هاتووە زۆر باشە خەڵکی بەغایە من ئەیناسم چارەسەرەکەی بەس لای ئەوە ئەی بینە لای ئەو یەکاوێکە بۆ دکتۆری عێراقی
بە کاکە باشین دکتۆر لە مەقادیشۆ هەیە هیچۆ مەقادیشۆ کورە دەبڕە بیشۆ دکتۆر هاتووە لەو ئەڵمانیاوی یەک کاوێکە یەکسەر چاگە وەڵاڵێن دکتۆرێکی لە تورکیا زۆر باشە نە بەخوا ئەڵێن دکتۆرێک هەیە لە ئێرانی یەکاویەکە یەکسەر چاکیەکاتەوە گورە بابە مەقادیشۆکە بێ بە والله ئەڵمانیا لە هەمووی گورە بابە ئەو مەقادیشۆ لە بەس تەماشای کە عیدە دەکەت